چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنێن پێویستە سەرکردایەتی کورد مامەڵێکی دروست لەگەڵ کەسی کەرکووکدا بکات و هەوڵەکان بۆ وەراستەیە بن کێشەی کەرکووک بە دیالۆگ لەگەڵ بەغدا چارەسەر بکرێت. لە ڕاستیە سەرجەم کێشەی کورد چ لە ڕابردوو چ لە ئێستا و لە داهاتوش پێویستی بە سیاسەتێکی حەشیمانە هەیە بۆ بەردەوامی و ئیدارەدانی ململانیەکان و سەرکەوتنمان دوجار و دیارە هیچ سیاسەتێک هیچ کارێک بەبێ بەرنمەیەکی ورد بینانە و حەکیمیانە ناگاتە نەتیجە. ئەوەی ئێستا لێرە ڕووەدا بەشێکی شەڕی ئیقلیمی ناوچەکەیە دەیانەوێت لە سەرساحەی کوردستان و بە تایبەتیش لە شاری کەرکووک پراکتیکی بکەن. بەشەکەی تری پەیوەندی بە ململانە مێژوویی لە نێوان کورد و عەرەبە دەسەڵاتدارانی بەغاوە هەیە. دیارە ئەم مەترسیانی کە ئەمڕۆ لەسەر شاری کەرکووکە پێمان دەڵێ ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر کەرکووک پێویستی بە سیاسەتی ئاشتی خوازانە هەیە، پێویستی بە پاراستنی ئاشتی و پێکەوەژیانی ئاشتیانەی پێکاتەکانی هەیە. بۆیە ئەمڕۆ لە هەموو زیاتر پێویستیمان بەو ڕوحیەتە ئاشتی خوازە و سیاسەتە ئاشتی خوازانەی کە مامجەلال لەسەری کاری دەکرد بۆ کەرکووک قوربانی دەدا بە بەرژەوەندی بە زۆر بەرژەوەندی کە خەڵکی پێی وای بۆ ئەو بەرژەوەندیانە نابێت تەنازولی لێ بکرێ. بەڵام مامجەلال تەنازولی لێ دەکرد لە پێناو ئەوەی کەرکووک بپارێزێ لە هەر مەترسیەک ئاشتی و ئاشتەوایی کەرکووک بپارێزێ. بۆیە ئەمڕۆ پێویستیمان بەوەیە بە عەقڵیەت و ڕوحیەتی ئاشتی خوازیانە تەعامل لەگەڵ ئەم پرسە بکەین. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق شڕای دەگەیەنێت چارەسەری کێشەی کەرکووک پێویستی بە سیاسەتێکی ژیرانە هەیە و دەبێت کورد دانوستاندن لەگەڵ بەغدا بکات. کەرکووک ناوچەیەکی دابڕاو لە کوردستان و ناوچەیەکی کێشە لەسەر لە نێوان دوو حکومەت دەبێت قیادی سیاسی کورد بۆ پەڕی مەسئولیەتەوە تەعامل لەگەڵ ئەم ناوچێ بکە و بگەڕێتەوە بۆ سیاسەتە حەکیمەکەی جەنابی مامجەلال لە شێوازی تەعاملکردن لەم ناوچەیە. بەداخەوە وەڵێم جگە لە جەنابی مامجەلال کەس نەیتوانیوە سیاسەتی حەکیم پەیڕەو بکە لەم ناوچە دابڕاوانی کوردستان و لەگەڵ حکوومەت و لەگەڵ وڵاتانی ئەقلیمی و دووەلی قسە لەسەر ئەم کەیسە و ئەم ناوچەیە بکات. بۆیە من لێرەوە تکا دەکەم لە قیادی سیاسی کورد، تکا دەکەم لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە زۆر بەپەلا قسەی جددی لەگەڵ حکوومەتی ناوەند بکرێت لە بەسەبارەت بە کەرکووک و سەبارەت بەو داواکاریانی کە ئێستا حکوومەتی ناوەند کردێتی لە کوردایە و گەڕانەوەی هێز و گەڕانەوەی جێیش و سوپا بۆ ئەم منتیقانە. کەرکووک وەک شارێکی فرەپێکاتە کە ماوە زیاتر لە 3 ساڵ لەیان پێشمەرگەوە پارێزراوە دوای نەمانی داعش لە حەویجە پێویست دەکات لە ڕێی شەراکەتێکی ڕاستەقینەوە کێشەکانی کەرکووک بە دیالۆگ لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێت. وەک چاودێرانی سیاسی جەختی لەسەر دەکەنەوە دۆخی کەرکووک دەخوازێت گفتوگۆکان لە نێوان هەرێم و بەغدا دەست پێ بکاتەوە و دەستور و مادەکانشی بکرێتە ملچینەی گفتوگۆکان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.